عادة لەگەڵ ڕیایە وشەی سومعەشە وترێ الریا والسمعة. سمعە ئەوەیە کردەوەکە لەبەر خاتری خوا کردووە بەڵام دوایی باسی ئەکەیتەوە. عزی کوڕی عەبدولسەلام ڕەحمەتی خوای لێ بێ کە ئیمامێکی بەڕێزی شافعیە پێوترێ سوڵتان العولەما ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ سمعە وەکو ڕیاەکە نییە، سمعە فروعی تری هەیە. ئەشەیە باسی بکەیتەوە لەبەر تەشجیعکردنی خەڵکێکی تر. تۆ $500 کردووە بە خێر ڕەمەزانی ڕابردوو، من پێ دەڵێم و خێزانێک زۆر محتاجن لەو زیندانیانەمان لەو عەزیزانەمان پێویستیان بە $500 بتوانین پێیان بگەینین. تۆ پێم وەڵێ ئەڵێ خوای گەورە لێمان قبوڵ کە من ڕەمەزانی ڕابردوو $500 دانەیە، بەس ئەم ساڵ ناتوانم لەبەر دوو خێزانی ترم بەگەردنەوەیە. ئەمە زانیاریە ئەیگەێنی، ئەمە پەیوەندی نییە بەوە. هەرچەنە خۆی قسەکەشت کە هیکەی علاقەی بە نیەتی خۆتەوە هەر هەیە. تۆ ئەگەر نیەتەکەت لە ناختا مەبەستدەوە بێ خۆی پێوە بادەی کە شتێکی وات کردووە ئەچێتە بابی سومعەکە. سومعە ئەوەیە کە ئەوە نییە و شێ نییە کە کورد بەکاری دێنە بڵێن سومعی پیس بۆ سومعی باشە وەڵا ناسرا و سومعیکی چاکی هەیە. ئەمە یعنی شەخسیەتی. بەڵام ئەمەی کە لێرە ئێمە باسیەکەین لە سلووکە باسی ئەو زاراوەیەیە کە ئیشێکی چاکت کردووە دوایی باسی ئەەکەیتەوە بۆ ئەوەی خەڵکی وابزانن کە پیاوچاک وابزانی کە ئەمیشە خێرت کرد. ئەمایان گوناح. ڕیا خوای گەورە لێمان لادا و ئێمەش لەولادا شتێکی زۆر خەتەرە، چونکە کردەوەی ئینسانی مسلمانی پێ بەتاڵە بێت. تۆ هەرچی شتێک هەر ڕەنجێک بدەیت $500 کردووە بە خێر، 500کەشت لە دەست بووەتەوە، خێریشت نەگەیشتووە، گوناحەکەشت هاتووەتە ملکە ڕیابازیەکەت کرد.